پرۆژەی میهرەبانی پرۆژەی ناحکومی بێلایەنە لە ڕووی سیاسی، بێلایەنە لە ڕووی نەتەوەیی، بێلایەنە لە ڕووی زمان، بێلایەنە لە قەومیەت، بێلایەنە لە هەموو ئەفکار و ئایدۆلۆژیەک. ئەوەی کە لە تۆپی مەشروعی میهرەبانیە مرۆڤ دۆستیە، ئینسانیەتە، بە ناوی بزنسە، بەڵام ناوەڕۆکی بزنس نییە. خۆشەویستان، لە ئێستاکەوە قسەچی دەکەم، ئەمن تا پێنج سەرۆکی مەجلیس ئیدارەیمە، هەر یەکێک شعوری وایە ئەمن پارەی لێ دەخۆم، شعوری وایە لەگەرە من فێرم لێ کردی هەتا پێنج بێ پارەکەی بدەمەوە، هەتا پێنج ئەمن سەرۆکی مەجلیس ئیدارەیمە، ئێستا پارەکی زۆرم لە بندەستیە، دەتوانم پارەکەی بدەمەوە، هەتا پێنج پاش پێنج ڕجاءن خۆشەویستان، ئەوەی لە مێشیتی کە بێ سەحبی پارەکەی بکاتەوە ئێستا بێت، چونکە ئەم باقمدانە نایە، ئەمن ئالەتی دەکڕم، ئەمن جیهازی دەکڕم پاش جێژنەی، ئەمە ئیش دەکەین، ئەم پارەکەی سەرف دەکەم، دوایە مەرێ پارەکەم بدەوە، ئیشت بە پارەیە، زەیقەتی فەقیری کرێچی محتاجی وەرە پارەت بدەمەوە، ئەم پارە ئینسانەکەم دەوێت بە خۆی یەدی عولیا بیتن، کەسێکم نایە بە خۆی فەقیر بی، چونکە ئەساسەن دەمانێت خزمەتی فەقیران بکەین، نامەوێت فەقیر بێ پارەم بداتێ، ئەوەی کە بەخۆ من نازانم چێ فەقیرە، وزانی دیشم ئەو مامۆستا ئاگای لێبووە گەنج هاتیە گوتیەوە 25 وەرەقە گوتم نامێ، ئەو کابرا شایدی ئەو مووقیفەمە، دایان مووقیفی وام هەبووە لەوانەیەک لێرە دانیشتی بە ڕۆژێک کات گوت خانەکەم دەفرۆشم هەمووی دەینمە ئێرە، گوتمە تو شێتی کو خاین دەفرۆشی دەینی ئێرە، بڕۆ کاکە ئەو ئیشە لە بۆ تو نییە، لە بۆ یەکە چەکە پارەی زیادی هەبیتن، یعنی ئەمە نەمویستێ پارەی لە کەس وەرگرم، لەگەڵ ئەوەشدا قسەی ناشرین نییە بە من نەگۆترابی، هەر بەهی ئەوەی سولێمانی، هەر بە ئەوەی کە هەڵشۆیەکە، هەر بە ئەوەی کەوە ئەوەی کەڵە چێ، هەر بەوەی کەوە ئەمن فێری دەکەم، هەر بەوەی کە ئەم دینی استیغلال دەکەم، هەر بەوەی کەوە ئەمن فێر لە عالەمێ دەکەم، هەر بە ئەوەی کە ئەمن نازانم ئیشەکەی دەکەم، ئەنواع قسەیان پێگۆتیمە مجتەمەعیمە کە یەکێک بیستی ئیشەکی بکە تەشجیعی ناکەن، دێن ڕای دەگرن، بەڵام الحەمدوللا نە بە قسەی خەڵکی سارد بوویمەوە و نە ساردیش دەبمەوە، نە بە مەدحی خەڵکیش لە خۆبایی دەبم. لە بیدایەتی بە 20 وەرەقەی داماننا، دوای کردمانە 25 وەرەقە، عەدەدی پشکەکانی تەحدید کرا و دانرایە، دەستوورێکمان دانایە، دەبیتە 30 وەرەقە پاش ماوەچی بکە کە ئەو عەدەدە پشکە فرۆشرا دەیکەمە 30 وەرەقە، دوای لە داهاتوو کە خەستخانە ئیفتتاح کرا نازانم دەبیتە چەند، لەوانەیە قازانج بکەی، لەوانەیە زەرەر بکەی، ئیشە ئەوە مەعمەلەیە، ئەمن فێرم لێ نەکردە، بەس تەسەوور ناکەم دابەزیتن، لەبەرچی تەسەوور ناکەم، چونکە ئەمن سێ کەس گوتیان ئەمە کۆڵەگەی مادی توینە، هاتن پارەی بە ملیۆن دۆلاریان دانا، گوتیان ئەوە پارە، یعنی هەر ئەوانە لەبەر خۆیان نایلم پشک بێتە خوارێکە، وازەحە و نقطەی تکەش کە دەمەوێت لێرە پێتان برم، ئەمن میهرەبانیم لە بابی خۆم خۆشتر دەوێت، لە داچی خۆم خۆشتر دەوێت، لە مدارەکانی خۆم خۆشتر دەوێت، لە خێرزانی خۆم خۆشتر دەوێت، لە خۆمم خۆشتر دەوێت. میهرەبانی تێشی و قیامەتمە، باشترین شتێکە لە دنیاە، چونکە سەروەتی هەر یەکێکمان دوو شتە لە دنیاە کە بەجی دێلین، یەکەمینان ئەو عیبادەتانەیە کە دەیکەین نێژی و ڕۆژ و عیبادەتانە، دووەمینان ئەو خێر و چاکانەیە کە لە دنیاە دەکەین، باقی هەموو شتەکان کە ئەو دەستەی من ولکی من نییە، ئەو دەستەیە لەناو خۆری دەڕزیتن، ئەوەی هی من نییە، فلەبەر ئەم قەناعەتم وایە نەک ئەو دەستەی من نییە، مەحامی ناتوانی تاپۆیەکەی خانی بەناو بکە، ئەگەر بتەوێت ڕەفتارت بگۆڕی گۆڕانکاری کەمت پێ دەکرێت، بەڵام ئەگەر بیرۆکەت بگۆڕی گۆڕانکاری زۆرت پێ دەکرێت، هەرچەندە پارەم دایتە مەحامی، خانی هەولێری نوێ بەناو کردیمە، بەس ئەو خانی هەولێری نوێ مولکی من نییە، هەرچەندە لە تاپۆی بەناوی منە، چونکە وەچی دەمرم دەبیتە میرات، لەوانەیە 200 ساڵیت کە 300 ساڵیت کە ببیتە هیەکەچی کەوا ئەو ئینسانی ئەم زۆر ڕقم لێ ببیتەوە، لەوانەیە کەسێک بیتن 180 لەگەرە من جیاواز بیتن کە مندارینەوەکانم دەبیتن، لەوانەیە یعنی نازانم، کەواتە میهرەبانی مولکی حەقیقی و نایفرۆشم بە پارەی دنیا نایگۆڕمەوە، فلەبەر ئەوەی شێوازی پارە وەرگرتنەکەی ئەو کەسێک کە دێ عەقدی دەکا محامی ڕاوێژکاری قانونیم هەیە، تەوقیع دەکا، ئەمن تەوقیع دەکەم، ژمارەی سەهمەکەی پێ دەرێم، هیچ بەو شێوەیە کە بەشداری دەکاتن، دێ هەمەچی ئەو مەشروعەیە هەمووتان دەتوانن بێن بزانن لە چ سەرف کرا و سەرف کرایە. میهرەبانی نوعی پشی خێری هینا گۆڕێکەوە شتێک بیکەینە سەدەقە جاری، خوامان کردە شریکی خۆمان لەو ئیشەیە، ئەمە خەزەرە ناکەین، چونکە ئەمە خوا شریکمانە، خزمەتی نەخۆشی هەژار خوا پێی خۆشە، لە پێناو قیامەتی خۆمان ئەمە و ئیشەمان کردی، لێیەکە ئەمە قەزەرە ناکەین، دڵنیا بن لەوەی، بای تەواوکردنی خەستەخانەی پارەم هەیە، بەس بای تەجهیزم نییە، چونکە تەجهیز زۆری دەوێتن، یعنی هێشتان پێویستم بە پارەیە، بەڵام ئەمە لە بەڕی ئەمانین، دەتوانی بە ئەقساتیش بکرن، بەس ئەگەر پارەی حازرمان هەبیتن ئەم جیازەکان بە هەرزانتر دەکڕم، لێیەکە لەو کاتە مبارەکەی داواتان لێ دەکەم بەشداری بکەن، بە سەدەقە بیتن، بە پشتی ئیستیسماری بیتن، دۆستانتان، برادەرانتان، خۆشەویستانتان پێیان بینەنە ئەو مەشروعە.